خۆشەویستانی کورسات و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. زۆر باسی قەوارەی هەرێمی کوردستان ئەکرێت، بەڵام ئێستا نازانرێت چێ پارێزێ، چێ لاوازیەکە، چێ لە ناویە بە لەبەرەوەی ڕێیەکی یەکگرتوو لەو بارەوە نییە لە هەموو دنیادا کە نیشتیمان و دەوڵەت و قەوارە مەترسی دەکەوێتە سەر، هەمووان کۆکن لەسەرەوەی کە پارێزگاری لێ بکەن. لێرەش هەروە بووە، بەڵام ئێستا ئەوانەی کە ئەیانەوێت لاوازی بکەن پێیان وایە دیفاعی لێکەن و ئەوانەشی کە دیفاعی لێکەن بە لاوازکردنی تۆمەتبارەکرێن. قەوارەی هەرێمی کوردستان بۆچی زەڕورە؟ بۆچی بمێنێتەوە؟ چێ ئەوەی کە ئەوێت لاوازی بکە و چی بەڕاستی ئەو هۆکارانە چین کە ئەبێ ئەم قەوارەی بە بەهێزی بمێنێتەوە؟ ئەم شەو ئەم گفتوگۆیە لەگەڵ سێ کارکتەری دیاری چالاکی ناوکای سیاسی گفتوگۆ دەکەم. بەڕێز مامۆستا بەرهەم مستەفا، چالاکوانی سیاسی بەخێر بێ مامۆستا، سپاس بۆ بەڕێستان. بەڕێز کاوە ئەحمەد، کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان، بەخێر بێ بەڕێزیشتان. بەڕێز دەشتی عەبدوڕەحمان، کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان. دایوادارم جەدەلێکی واقعی بکەین، گفتوگۆیەکی واقعی بکەین لە ئەوە بەڕاستی، یعنی زۆر بە سادەیی قەوارەی هەرێمی کوردستان چێ لاوازی کرد، بۆ وای لێ هات، بۆ ئێستا کەوتوتە مزایدەوە من دەنگە دەم بۆی قەوارە بمێنێتەوە، من دەنگ نادەم. یعنی ئەم بابەتی قەوارەیە کە ینی زەڕور بوو ئێمە هەمومان بەیەکەوە دیفاعی لێ بکەن کە مەترسیەکەوت سەرۆگۆی لە شەڕی داعش بوویمان. مامۆستا بۆ دۆخەکە بەمەگەیشت. سەرەتا باز لەوە بکەین هەر لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە کە لە ساڵی 1920 لەسەر دەستی ئینگلیزەکان دروست بوو. دوجار باز لە شۆڕشانە بکەین، یەک لە دوایە کە ڕوویداوە خەباتی گەلی کورد و سەدان شەهید دراوە لەو پێناوەداوە، ڕۆژانێکی سەخت بەسەر ئەم میلەتە هاتووە لە قۆناغەکانی ئەلفانەوە تا بیگرێت چیماباران تا کوشت و بڕتاوەکو و جەرگ سووتانی دایک و باوکو. دوجار بەپێی دەستوری ساڵی 2005 هەرێمی کوردستان چۆنەڵی قەناعەتی پێکراوەکو لە عێراقی فیدراالە و لەو کاتەوە ئێمە ئێستا هەرێمیشین لە چوارچەوەی عێراقا. ئێمە پێگەی قەواری هەرێمی کوردستان چۆن بەهێزەکەین؟ جارێ هێزە سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان و وەکو کارکتەرە سیاسیە سەرچیەکان وەکو ئەو نخبە سیاسی کە بەرپرسە لە بەڕێوەبردنی هەرێمی کوردستان، ینی ئەرچی یەکەمەکەوێتە سەر ئەستۆی ئەوان. دوجار هاوڵاتیەکان من پێم وایە ینی ئەوەی کە زیاتر هەوڵەدا قەوارەی هەرێمی کوردستان بپارێزێەوە مەبەستی بەرزڕاگررتنی ئاڵای کوردستان و قەوارەکەیەتی و دۆزەکەیەتی زیاتر هاوڵاتیەکان هەز بە بەرپرسیارەتەکەن پرسیارەتێکیان نییە. بەڵێ ئەمانە زیاتر هەز بە بەرپرسیارەتەکەن لە بەرامبەرە ئەوەی کە کوردی لاواز کردووە لە بەرامبەر عێراقدا کە لەمە ڕاستێمە لە چوارچەوەی عێراقدایان، بەڵام بمانەوە نەمانەوە کوونەتەوەی کورد کە کاتێک مشتومڕێکی سیاسی دەبینە بەغداد، جەدەلێکە بینە ناو بەغداوە کە لە ئەساسدا ئەم جەدەلا لە خزمەتی تاچی کورد و هاوڵاتیەکانی خۆتانیە و خوێندنەوەی ئەوەی کە پێی دەوتری عێراقی عەرەبی لەلایەن سوننە و شیعەوە کە بۆ تۆ ئەکرێت بەدەل لە دەوڵەتە ناوچەیەکان. ئەمە دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەو ویستە حیزبیانە زیاتر قەواری هەرێمی کوردستان لاوازەکە. ئەوە تاچی کورد نییە کە ئەوێت قەواری هەرێمی کوردستان لاواز بێ، بەڵکو ئەوە هێزە سیاسانەیە کە لە پێناو دەستکەوتێکی شخصی خۆی و دەستکەوتێکی حیزبی خۆی و دەستکەوتێکی تا ڕادیە بنەماڵەیی و ناوچەیی، ئەمانە بێگومان پێگەی کورد لاوازەکە کە ئەمە دوجار بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە ناکەوێتەوە و دوجار زەرمەندی یەکەم خەڵکی هەرێمی کوردستانە و زەرمەندی ئەساسی و هێزە سیاسیانە بەڕاستی. چونکە ئەم هێزانە بێ دوجار بیر لەوە بکەنەوە ئەگەر ئەمانە قەرارە لە پێناو ئەوەی کە ناویان نا ڕیفراندۆم و خەیاڵێکە نووس بیکەن بە واقع و ڕیفراندۆم کرا، بێگومان یەکێ لەوانەیە کە زەرەری لە پێگەی هەرێمی کوردستانە ڕەنگە ئەمە خەڵکیێک ئێستا لەگەڵ ئەم قسەدا نەبێ ڕیفراندۆمەکە بوو، ینی ڕیفراندۆم نابوو ئەوەی کە من لەگەڵ سەربەخۆییدا نەبم. تاکێکی کورد نییە ئەوەی کە هەز بە بەرپرسیارەتی بکە و لە حەز نەتەوەیەک بێ حەز نەکە میلەتەکەی سەربەخۆ بێ. بەڵام ئەو ئامادە سازیانی کە کاتی خۆی هەر لەم کەناڵە بەڕێزەی ئێوە و لەگەڵ جەنابتەوە لەگەڵ چەندین کەناڵی ترەوە ئێمە باسمان لەوە کرد کە تۆ ئەو پێشهاتانی کە پێویستە خۆتی بۆ ئامادەکەی و ئەو زەمینە سازیانی کە پێویستە لە ڕووی ژێرخان و سەرخان و خۆتی بۆ ئامادەکەی ئەمە نەکرا. ئەمە دەرخەری ئەو ڕاستیە کە نخبەی سیاسی وڵاتی ئێمەوانەی کارکتەری سەرەکی لەکوێ لاوازکردنی قەوارەکە دەستی پێکرد، یعنی ئینتیمایی دەستی پێکرد بۆ قەوارە خۆی لە ڕاستیدا ئێمە
کورد ڕۆڵی سەرێکی هەبوو لە بنیانەوەی عێراق بمانێەوە نەمانەوە هەر لە سەردەمی کە سەر و کۆمار وەرگیرا بۆ عێراقەوە ئەو کاتێک کە بەرەیەکی سیاسی عێراقی بەڕێوە ئەبر کورد ڕۆڵی سەرێکی هەبوو زۆر جاریش باز لەو قسەیە کراوە کە کورد دەیتوانی زیاتر مافەکانی لە ڕووی دەستوریەوە بچەسپێنێت و بڵین دامەزراوەی تری بکە بەڵام دوجار ئەو ململانێ ناشەریفان و ناتەندروستانی کە لە نێوان هێزەکانی کوردستان هەبوو یعنی ململانەکان بگاتە ئاستی ئەوەی کە نێوماڵی کورد لەت بوو ینی ئەمە ڕنگدانەوەی بۆ نمونە لە ئەنجومەنی نوێنەرانە هەبوو ڕنگدانەوە کاتێک ئێمە هەستمان بۆ کورد وەکو تاچی کورد وەکو خەڵکێکە چاودێرەکە ئاگامان لەم بابەتانەیە کە شەڕ بوو بە شەڕی پۆست پێش شەڕی نەتەوایەتی کەوت ئەو خەمانەی کە خەمی میلەتێک بوو لە بەدەستهێنانەوەی کەرکک و ناوچەدا بڕێنراوەکانە بوو بە خەمی دەستکەوتنی چەند پۆستێک و مدیرعامێک و وەزیر و بەدەستهێنانی چەند پلۆپۆستێک ئەمانە تاچی کوردی بێهیوا کرد بۆیان من سەرەتای قسەکانم کاکزانە بەوە دەستم پێ کرد کە بەرپرسیارەتی ئەوەی کە هەستی پێ دەکات تاکی کووردا و هاوڵاتیەکانێتی ئەوەی کە قواری هەرێمی کوردستان بەرەو لاوازیە با بێگومان هێزە سیاسیانن کە بە تایبەتی لە دەسەڵاتان و پێویستە ململانەکانیان بە شێوەیە بێت تەندروست بێت و لە خزمەتی هەرێمی کوردستانە بێ و هەج ململانەیەکیانێ بێنەوە ناو ماڵەکەی خۆیان بێنەوە پەرلەمانی کوردستان چارەسەریکەن وەکوی کە لە بۆ نمونە لە پاشەکەوتی موچایە بینیمان کە بابەتەکە بابەتی عێراق نەبوو بەڕاستی بێجگەلەوەی کە مووقفی کوردیان لاواز کرد و بووینە مەهزەلەی چەند خەڵکێکی شۆڤێنی و چەند خەڵکێکە بەڕاستی هەموو ئازارمان پێکەش بەڕاستی زۆر باش مامۆستا گفتوگۆ زیاترەکەین کاکاوە ینی وەکۆی کاک مامۆستا بەرهەم لێرە باسی کردکە بەڕاستی هاوڵاتی سادە ئینتیمای زیاتر پارێزگاری لە قوارە هەرێمی کوردستانەکە لەوەی کە سیاسیەکان ئەیکەن بۆ چوونی بەڕێزت لەسەر ئەوەی کە بۆچی ئێمە قوارەی هەرێمی کوردستان و مەسلەی ئەو هەرێمەی فیدرالی کە هەمانە کردومانەچە مزایدە و لە ژێرەوە شەر هەمومان خەریکی دەستکەوتە حزبی و شخصیەکانی بەناوی ێزانی بەرزی دلۆڤان سڵاو لە جەنابەت کاکەزانێکیان مامۆستا بەرهەم و کاکە دەشتی سڵاو لە بینار ئازیزەکان هیوادارم گفتوگوۆیە بێ بۆ زیاتر ئەوەی کە کاکەزان دیسان گوێم لە دەنگی خۆمە پێشتر بە برادران کۆتەمەگەلوتکەنەوە دەنگم بۆ چاکەم زۆر سپاسەکەم هەموو جارێک پێشەوە دەست پێ بکەین کاکەزانە ئەو کێشەمان دایم دەست پێەکە حەل دەبیتن حەل دەبیتن ئینشاءڵڵا کاکەزانە تەبەن هەر کەسە بوعدێک و لە بوعدێکەوە جیهانبینی خۆی دەبینێت و پێی باشە ئاراستەی ڕێی گشتێک بەو ئاراستە بات کە بە دروستی ئەزانێ بەهێزیمان لە هاوڕیزیمانە من ناڵم یەک ڕیزی چونکە ئەحزابی سیاسی خۆت جەناب دەزانی ئایدیای جیاوازە ئایدۆلۆژیەکی جیاوازە بەڵام دەکری هاوڕیز بین هاوڕیز بین ئەمە کە شتێک کە توانین کاری لەسەر بکەین کەمە بنەمایەکی گرنگە بۆ داهاتوومان من زۆر جار لە کاتی گفتوگۆکانە هەمیشە ڕابردوو دێنم لەگەڵ ئێستەلەیەکی دەم داهاتوو بەڵێ ببوورە کاکاوە سەوتی تو ناهاتە ناو ستۆدیۆ بفەرموو بەردەوام بەڵێ ئەگەر من بۆ خۆم ئەو کاکەزانە ئەو تەبیعەتم هەیە دایم ڕابردوو دێنم لەگەڵ ئێستەلەیەکی دەم بۆی کە داهاتوو بەرچاوم ڕوونترە بێ پەرتو بڵاویمان زەرمان پێگەێنێ ئەنی لە هەر کێو ئەمەکە لە هەر ویزگێک لە یەک جا بوو بینێتەوە وەتا ئەطرافی سیاسی یا ماڵی ئەحزابی سیاسی لە یەک جا بۆتەوە بە هەر بیانوویەک بوو بێ ئێمە زەرمەند بووینە ئەنی لێوە با دەست پێ بکەین ئەگەر ویستی گەلی کوردستان یا خواستی گەلی کوردستان ڕێزی لێ بگیرایە چی وڵاتە کەیکە عێراقە ئەم عێراقە شەخوشڕێکم هەر باوەڕشم پێینە وەکو ڕێی شخصی خۆم دوو وڵاتە ئیقلیمەکان و بەرژەوندە نێو دەوڵەتەکان تەسەوورەکەم ئەم کێشانە دروست نابوو ئێمە کێشەمان کێشەیەکی لە مێژینەیە کێشەی ئێمەی کورد کێشەی شوناسە لەگەڵ نەتەوەیەکی ترکە نەتەوەی عەرەبە ئەمە زۆر جار بەوە دڵخۆشەکەین کەم بابەتە ئەوانێکی لە دەسەڵاتن ئێمە کێشەمان لەگەڵ وکوونەتەوەی عەرەب نییە باشە ئەو بابەتە بەڵام ئەوەی کە ئێمە دائنیشین و لەگەڵ لاینی بەرامبەر گفتوگۆەکەین هەمیشە لە هەموو ڕێکەوتنەکە من ئێستا مەجموعەیەشت دوکومنتم هێناوە کاک زانەگە یارمەتیم بی لەگەڵ مابی آخر ڕێکەوتن کراوە تەمە هەڵبژاردن کراوە لە دەی ساڵی 2021 هەڵبژاردن لە عێراقا کرا دەی حکومەت لایەنی یەکەم هەوڵ درا پێک نەهێندا لە ئاخرا کابینەیەک بەناو کابینەی سوودانی پێکهێنرا باش دەستورمان لەبەردەستە ئەو ڕێکەوتنە سیاسیەمان لەبەردەستە پێش ڕیفراندۆم 2014 بڕینی قوتی خەڵکمان لەبەردەستە و ئیلا ئاخری هەمووی ئۆباڵی شێخاتت لاینی بەرامبەر باشە آخر ویزگەی ئێمە لەگەڵ حکومەتی عێراقی ئەو ڕێکەوتنەوە منهەجی وەزاری کاکەی سوودانی بووە کاکەزانە باریبەکە یارمەتیدی من زۆر سپاس دەکەم تەنها سێ بەندی تایبەت دەستنیشانەکەم بۆی کە جەنابەت و من و خەڵکی کوردستان لی بە ئاگا بێ کە ئێمە
کێشمی سیاسیمان لەسەر چییە؟ وانە تەنیا ئەم منهەجە وەزاریە کاکەزانە پێشتر اتفاقی سیاسیشی لەگەڵ کردو واتە سپۆنسەر و پشتی ئەم بەرنامەی کابینی وەزاری ئەم لاینە سیاسی بۆ کە ئیتاری تەنسیقی و کورد و ئەوانە بەشدار بوون. باش لە خاڵی 12 ئەڵێ تزمن الاتفاق السنجار من ضمن البرنامج الحكومية المقبلة وبما يسهم في إعادة الأمن والاستقرار في قضاء سنجار لدوزارو وتشش مانگمه جيب جيب كرا أو تاي استا من شنن بيني جناب شنن بيني خلق شنن بيني أو بيني معنا خالي سيانزا كبعض الديمقراطية تكاوتا العراق شوية كديمقراطية تاب مثلا أحزاب سياسي آزاد بن خالي سيانزا عليه حق الممارسة لجميع الأحزاب الكردستانية وغيرها نشاطها وفعاليتها السياسية الدستورية في نينوى وكركوك ديالى وصلاح الدين ما بس تك جرينجا كاكا أبو بينيرا كان ما بس تك قصدك إجازة بري إجازة بري ما توقع آخر شيء أمي خالي بيسويك تعبتها بشاركي خوم شارع حياتك كم كركوك خالي بيسويك عليه ربط الجميع المدارس الدراسة الكردية التي تدخل خارج الإقليم كردستان بالمديرية العامة للدراسات الكردية ووزارة التربية الاتحادية ونقل ملاكاتهم إلى هذه المديرية أو يتر نعلم شي ترهاوت أما جبابتك يتر باش كاكزانا بينيمان بالله بينيمان ك لجاتي ريزينان لم ريكوتنا كلبيني أحزابي السياسي كرد وعرب باش تبلين كراوة بالله قال لي كردستان هم بتوبين بس صحيح توبين الشبهان اما شي اقليتك من بتوانم هواي لسر ببسم بويا دو بابته كاكزانه بابتك ذاتيه بابتك موضوعيه من دزانم بابته ذاتك برپرسياتي لاستوي خومانه بله هركه بامش بيش بفرش بيشتر هركه صلاحتي زياتر ودصلاتي زياتر بو كليكان ودسكوتكان بو زياتر اگر دسري جا بارتيكي سياسي به وهركس ككمتر بلان بابته موضوعي كان ككاريگريك يبجار جرينجي لسهرمي كردستان ريفراندوم يعني بس نوي بوي كبلين ريفراندوم هو كارا من ميجوكي كورتي زور بكورتي ديلم شورشي شي عبد السلام 1931 شيخ احمدي بارزان لشصدو لسيودو ل 1962 شورشي قال لي كردستان شورشي بيشكوتو شورشي نوي وتاع الى اخره اما نوتمان در نكردبو كيمياء باران وانفال وفلان كاكا كيشي ولاتي اما كيشي دو ديدي جوازه اما اواني كيكين لقل ام اقليتيك لبغداد حكم رانا نتيجه اسان ودياره من باين دلم ام برنامج وزاره جبهه ناكري لبوجه دسا ودسمان بيكن هرچی ئەوەی کە لە دەسوور دیاری کرابێ لە بەرژەوەندی خۆیان بێ جێبەجێ دەکرێت ئەوەی لەسەر هەرێمی کوردستان بێ کاکەزانە ناکرێت. یعنی پێ دوای ئێستاش بە ئەقڵەتی شۆڤینی و دوژمنکارانە سەیری هەرێمی کوردستان و کوردەکەن؟ من ئەوە ناڵێم با خەڵکی کوردستان بڵێ ئەمە وا دەڵێت کە ئەمە لەگەڵ ئاکارە جیاوازە کاکە من یەکش بە جەنابەت دەڵێم یەک بەڵگەیەکی تر وردە خەمە بێ ڕبات داتا بخینە سەر تخوا هەندێشت با ئینسان بە ویژدان و بێڵێ با نەچینە سەر بابەتی حزبایەتی با ئەمڕۆ تۆزە کوردانەوە کەلکویانە بیر بکەینەوە ئەمە دیکۆمنتێکی تر لە بەردەستی منە با تاکی کورد بزانێت لەم مەعادلە عێراقی لەکوێیە ریفراندۆم وای لێمە کرد باشە من بە جەنابەت دەڵێم کۆمپانیای نەوتی باکوور بۆ نمونە کە ڕێژەی فەرمانبەرانی 12331 کە بە گەورترین فەرمانگەی شاری کەرکوو دانرێ ڕێژەی عەرەب لە 150 ڕێژەی تورکمان لە 162 ڕێژەی کورد 8 لە 100 ئەمە پێش ریفراندۆم کراوە کاکی من لە عێراقە تۆ نەتەوەی تۆ تاکی دووەمش نیت تۆ سەحەی تۆپێنێکی تۆ یونایتد فلان و یونایتد فلانی کاتێککە ئەچن هەر هەموو ئەوان کۆکە بن لەسەر ئەوەی کە پەیوەنددارە لە مادەی 13 دەڵێت ئەگەر لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی کێشە دروست بوو لە ماوەی 15 ڕۆژە ئەبێ لێژە تشکیلێت تا تشکیلی لێژەکە بوجەکە دەبڕێ باشە پرسیارەکەم کاکەزانە ئەی ئەگەر تۆ سەری منشکان و ئەگەر تۆ پێشێلی ئەو ڕێکەوتنەکە تۆ بۆ تۆ چی دانراوە تۆ جارێ بوەستە زۆر باشە بەڵێ دەمۆلاتەکە بڕم سێکەڵم بوجەکە بڕم بڵێ بوجەکە بڕم ێ باشە ڕاوەسە ئەگەر تۆ خەتابار بیچی بۆیە ئەمە کێشەی شوناسە بەڵام بابەتە زاتیەکان نابێ خۆمانیان لێ بدزینەوە من دواتر ئینشاءالله چمە سەر ئەو تەوەرە بۆتان باسەکەم کە کێشەکان لەکوێیە کە ئینشاءالله پەیامەکە بکە باشە زۆر باشە بەڕێز کاک دەشتی عەبدوڕەحمان بۆ چوونی بەڕێزت لەسەر ئەو جەدەلە بۆچی گەیشتینە ئەوەی کە ئێستا هەندێک خەڵک دیفاع لە قەوارەکە هەندێک بە خیانەتکار ینی ناوزەت دەکرێت ئەی دۆخەکە گەیشتوتە ئەوەی هەموو ڕۆژێ وەکو کاکسترا عەبدوڵڵا دەڵێت هەموو ڕۆژێ مۆزوعی خیانەتە لە جیرفانێتی و کابرا فڕێدا بەرامبەرێک ئەمە وشەیەش قورسە لە نەتیجەیە خەریکە هەرێمی کوردستان و قەوارەکە بەرەو لاوازبوون و لاوازبوونێکی تریش دەڕوات بۆ
سڵاو لێوە سڵاو لە سڵاو بینەرانی بەڕێز. بەڕێز سڵاو لە میوانە بەڕێزەکانتان لە ڕاستیە کاک زانە سەود لای من زۆر خراپە بە تەواوەتی گوێبیستی مناقەشە و گفتوگۆی کاکا و کاک بەرهەم نەبووم لە ڕاستیە قسەکردن لەسەر قوارەی هەرێم یاخود مەترسیەکانی سەر قوارەی هەرێم لە چەند ڕوانگەیەکەوە پێویستێ مە قسەی لەسەر بکەین ڕوانگەیەکیان ڕوانگەیەکی قانونیە ڕوانگەکەی تر ڕوانگەیەکی واقعیە ڕوانگە قانونیەکە دیارە مەبەستمان لە ماف و شایستەنەتەوەی یەکانی هەرێمی کوردستانەوە گوۆی کە لە دەستوری هەمیشەی عێراقدا سەسپێنراوە ئێمە لە ڕاستی داگەبێت و قسە لەسەر ڕۆی یاساییەکە بکەین پێویستە بگەڕینەوە سەرەتاکانی دروستبوونی دەوڵەتی عێراق لە یەکەم دەستوری نووسراوی عێراقەوە دەست پێ بکەین کە لە ساڵی 1925 بە ناوی قانونی ئەساسی نووسراوە جیا لە ئەو دەستورە سەرجەم دەستورەکانی دوای خۆی بنمونە دەستوری ساڵی 1950 و هەروەها دەستوری ساڵی 1964 و دەستوری ساڵی 1968 و دەستوری ساڵی 1970 جگە لە دەستورەکە یەکەم لە زۆربەی ئەو دەستورانە تا ڕادەیەک دان بە مافی نەتەوەی کوردراوەوە بە شێوازێک بازەوە کراوە کە لایەنی کەم کورد و عەرەب هاوبەشن لە وڵاتەیە بەڵام زیاتر ئەم دانپیادانانەوە ئەم مادە دەستوریانەی کە دان بە مافەنەتەوایەتەکانی کوردنێ لەو دەستورانەدا زیاتر لە چوارچێوەی دروشم ماوەتەوە واتە لە ڕۆ واقعیەکەیدا خەڵکی کوردستان نەک ئەوەی کە هەستی بۆ نەکردووە لە سای ئەو مادە دەستوریانەوە خاوەنی مافەنەتەوایەتەکانی خۆی بۆ یاخۆت بەشە لە مافەنەتەوایەتەکانی خۆی بەدەستێنەوە بگرێ بە پێچەوانەوە هەر کاتێک کە ئەم ڕژێمەیەک لە دواییەکانی عێراق کاتێک کە هەستیان بە بەهێزبوونی دەسەڵاتی خۆیان کردووە نەک ئەمانیان جێبەجێ نەکردووە بگرە زیاتر هەوڵیان داوە کە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و ئەم بچەوسێنەوە بەڵام ئەگە قسە لەسەر دوایین دەستوری عێراق بکەین ئەوەی کە لە ساڵی 2005 نووسراوەتەوە بەڕاستی ئەمە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ دەستورەکانی پێش خۆی یەکەم لە ڕووی ئەوەی کە کورد و دەسەڵاتی کوردی حزبە کوردستانیەکان بۆ خۆیان لە نووسینەوەیدا ڕۆڵێکی کارایان هەبووە و ئەم دەستورە بە شێوازێکی جیاوازتر لە دەستورەکانی پێش خۆی مافە نەتەوەیەکانی کوردی داوە و هەروەها جۆرێک لە جۆرەکان دابشکاری دەسەڵاتێ و دابشکاری داهاتێ لەم دەستورەدا و ئەوەی کە پەیوەندی بە قواری هەرێمی کوردستانەوە هەیە لە مادەی 117 دانی بۆ داناوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالە لە چوارچێوەی عێراقی فیدرالەوە سەر بە حکوومەتی مەرکەزە تا ئێرە لە ڕووە یاساییەکەی هەتا ئەم ساتە وەختا باش فاکتەرە زاتیەکان کاک دەشتی ئەوانە ڕوونن لە بەرچاو ینی فاکتەرە زاتیەکان چین کەەوەی کە ئەم دۆخانەی بەسەر هەرێمی کوردستان هێناوە بڵێ لە ڕاستیە کاک زاناجان ئەوەی کە بۆتە مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان پێش هەموو شت لاوازبوونی جەبهەی ناوخۆی هەرێمی کوردستانە و ناتەبایی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانە و هەموو ئەو کێشە هەڵپەسێردرا و ئەو هەموو قەیران و گرفتە گەورانن کە لە کوردستاندا ئەمە بۆتە مایی ئەوەی کە ئینتیمای نیشتیمانی لاواز کردووە گەندەڵی زۆر بووە خەڵک متمانەی بە حکوومەتەکە نەماوە بە متمانەی بە دەسەڵاتەکە نەماوە ئەمانە بەڕاستی بۆت نەمایی مەترسی دروستکردن لە قوارەکە یاخود بێهێزبوونی پێگەی هەرێمی کوردستان هەم لە عێراق و لە وڵاتانی هەرێم و لە ڕووی دەولیشەوە لە ڕاستی ئەمە کۆمەڵێک فاکتەری ئەساسی تر هەن کە دەتوانین قسەیان لە سەر بکەین و پەیوەندیدارن بە لاوازبوونی پێگەی هەرێمی کوردستانەوە بنمونە لە ڕابردوودا مەسلەی سیاسەتی سربەخۆی نەوت مەسلەی ریفراندۆم و کۆمەڵێک پرس و بابەتی تر بۆ مای ئەوەی کە هەرێمی کوردستان پێگەکەی لاواز بێ و جیاواز بێ لەو ساتانی کە سەرەتای بنیادنانەوەی حکوومەتی عێراق و ئەو کاتانی کە دەستور نووسرایەوە لە ئەنجومەنی حکوم و یەک دوو کابینە یەک لە دوای یەکش بینیمان کە هەرێمی کوردستان خاوەنی پێگەیەکی هێندە بەهێز بوو کە جیالەوەی کە دەیتوانی بە یەکگرتووی و بە یەکدەستی و لە چوارچێو یەک سیاست و استراتیژی نەتەوەیی و بە ناوی هاوپەیمانی کوردستانی و بەشێکی زۆری استحقاقەکانی خۆی بەدەستبێنن لە حکوومەتەکانی عێراق و دیالەوە زۆرجار هەرێمی کوردستان سلێمانی و هەولێر دەبوونە شوێنی پێکەنانی حکوومەتی عێراق و شوێنی بێگەیشتنی لایەنە ناوخۆکانی عێراق بەڵام بەداخەوە لە دوایەوە بە تایبەت لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مامجەلال و ونبوونی مامجەلال لە ناو ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا ئەم شتانە نەمان بەڕاستی بە پێچەوانەوە پێگەی هەرێمی کوردستان لاواز بێ دەبین کاتێکە حکوومەتەکان پێک دێنن پرسوڕایەکی ئەوتۆ بە هێز و لایەنە سیاسیەکان ناکرێ بەڕاستی ئەمەش پەیوەندیدارە بۆی کە ناکۆچی قوڵ هەیە لەنایەن هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان
و خاوەنی سیاست و استراتیژێکی یەکگرتووینەتەوەی نین بۆی بتوانین زۆرترین دەستکەوتی نەتەوەی لە بەغدا و لە پێکەنانی حکوومەتێک لە دوایەکانی عێراق بستنەوە بۆ هەرێمی کوردستان. زۆر باشە کاک دەشتێگە ڕێمۆلات مامۆستا بەرم ئێمە لەلایەک استراتیژێکمانی بۆ بەغداش بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداش هەندێک جار بە شیعاراتی زۆر توندی نەتەوەی ڕۆ ئاراسی بەغداکەین لەلایەکی تریشەوە ینی هەر مەعاش نەما پارەمان پێنادرێ ئەڵێ وڵا قایمەکەمان حازرە بەڵام پارە نییە تا پارە لە بەغداوە نیە ینی نازانم ئێمە بەڕاستی ئەمە شڵەژانێک شێوانێکی لە بۆچوونی خەڵکیش دروست کردە تۆ لەلایەک پێ دوای ئەمە دوژ بوونە لەلایەک دەستی وات کردو کە دەستی بۆ پانکەیت تۆ ئەمانەت بەڕاستی ینی چۆن یەکان گیرەکرێن خۆی لە ڕاستیدا بابەتەکە دوودیوە ئێساوەی کاکاوە برای بەڕێزم کاک دەشتی ئاماژەیان پێ ینی تۆ شەڕێکی نەتەوایەتی دێ ڕاستە تۆ لە عێراقا بەشداریت بەڵام هەمیشە تۆ شەڕێکی مەدەنیانی نەتەوایەتیت هەیە بەو زمانە ناکە لە پێشووترا بڵین شۆڕشی چەکداری و ئەمانە کراوە ئەگەر تۆ چاوەڕی بەغداد بکەی و بڕگە بە بڕگا مادەکانی دەستوری بۆ جێبەجێکا و لەسەر سینیەک بێ هەموو مافەکانی پێبەخشێ بەڕاستی نایبەخشێ ئەمە وەکو بابەتێکە و بابەتانە پەیوەندی بە شەڕە نەتەوایەتیەکە و دۆزی کوردەوە هەیە لە ناو خودی عێراقا ئەو عێراقی کە لە دوای ساڵ 1920 دروست بوو و چەندین کێشمەکێشمی سیاسی و ئینقلابی بەخۆیەوە بینیوە بەڵام با ئێمە بین دیوەکەی تری ببینین عنی دیوەکەی تری ئێمە ئایا تۆکمە بووین بەرامبەر بۆ شەڕە ئەجا خۆی ئەمەیە مەوزوعەکە کاوە باسی جەنابیان باسی لە کێشەی شوناس کرد ئەگەر ئێمە کێشەی شوناسمانەیە خودی ئێمە بۆ نمونە کاکاوە لە کرکووکە کە من ناوی تەقەن یەشێتی و پارتیێنم بەرپرسن بوون لە ناو کرکووکە ئایا ئەو کاتێک کە ئەنجومەنی پارێزگان نەیەتوانی کۆبێتەوە وەکو دوو هێزی سیاسی پارتی وێچێتی بۆ نەیانتوانی کۆبنەوە و نیساب تەواوکەن و پارێزگاری کەرکووک لای کورد بێت بۆ ئەمەیان نەکرد خۆ ئەمە عەرەب نەهاو دژایەتیان بکە خۆ ئەگەر بەدەست عەرەب بوو تورکمان بێ بەڵێ وش حەزەکە پارێزگار لە خۆی بێت و هەموو پۆستەکان نەک لە سا 6 لە سا 80 بۆ خۆی بێت گرنگ نەبوو گرنگەوە کورد بێت بەڵێ بەڵام بینیمان لایەنەکان بە تایبەتی یەکێتی و پارتی و بە تایبەتتر پارتی ئامادە نەبوو کۆبوونەوە بکە لە بەرەوەی پارێزگار بدرێ بە یەکێتی جادرێ بە پارتی بۆ منی هاوڵاتی گرنگە کورد بێ بۆ تۆی پارتی پێ باشە پارتی بێ بۆ یەکێتی باشە یەکێتی بێ بۆ هاوڵاتی بەوە توینەتی ئەشکێت کە ئێستا کابراایەکی عەرەب نەبێت بەڕاستی کورد بێت دا ئێخوامەیان پەیوەندی بە مادەی دەستوریەوە نەبوو لە ڕاستیدا ئەمە پەیوەندی بەو کێشمە سیاسیە ناتەن دروستەوە بوو کە یەکێتی و پارتی کردیان لە کەرکووکە ئەمە بابەتێک کەمە پاس لە ڕیفراندۆمەکەین کاکە تۆ لە سایە 50 خاکی هەرێمی کوردستانی لەدەستزاوە ئەی ئەمە زەرە نەبێت لە ڕیفراندۆم کردمان ئێمە لە چی کردمان ئەمە چییە لە سایە 50 خاکی هەرێمی کوردستانێ لە کونفەیەکوونەکە لێ ئەسەندرێتەوانێ بێگومان دەرەنجامی ڕیفراندۆم بوو ئەو ڕیفراندۆمەی کە ئەنجومەنێکی بۆ دروست کرا بوو و ئەم ئەنجومەنە هیچ لێکدانەوەیەکی سیاسی وردبینانەی نەکرد بوو بەڕاستی ئەمە بابەتێکی تر تۆ ئابووری سەربەخۆ ڕائگەێنی لە کاتێکە بودجەیەکی تایبەتی هەیە لە عێراقەوە و لە سەدا حەڤە بووە کاتە و لەسەر پێکانی خۆشمانەوەسان و بەشی ئاوەدانیشی ئەکرد خۆ تۆ کاتێک نەوت سەربەخۆەکەی بۆ منی هاوڵاتی کورد پێم خۆشە بەڵام لە چوارچێوەیەکە بێت لۆبیەکی باشە هەبێ پژگیریەکی نێودەوڵەتی هەبێ پژگیریەکی ناوچەی و بەرمی لێ نەوت هەڕاز نەکەی بە $90 بە تورکیا من ئەمەوێت باشە کە من ئابووری سەر بەخۆم ڕاگەیان منی مامۆسا منی هاوڵاتی بۆ من هەستم بەو خۆشبەختیە نەکرد لە سایی ئابووری سەر بەخۆیە کەواتە ئەمە ئەو دیوەیە کە پێویستە خۆمان پەنجە بخەینە سەری کاتێک من یەم پەنجە ئەخەمە سەر برینەکان ئەڵێم ئابووری سەر بەخۆ بووە هۆی ماڵوێرانی بۆ کورد تۆ نابێت یەکدانەوەیکی حیزبی بۆ من کەی بڵێ وەڵا ئەمە لەبەرەوەی فڵان کەس بەرپرسە لە ئابووری سەر بەخۆ ئەمە دژیە نە تۆ وەکو کوردێکم قسە لە من وەرگرا وەکو نیشتیمان پەروەرێکە قسە بۆی نێوماڵی خۆمان ڕێکەنەوە کە دێمە نێوماڵی خۆمان ڕێکرد شەڕی بەغداد بەڕاستیەوە قورس نییە تۆ کاتێک لە بەغداد ئانی زیندوترین نمونە باز لە پاشەکەوتەکەی ئێتۆ لەسەر قوتی فەرمانبەرەکانی خۆت یەکێتی و پارتی ڕێک ناکەون نیشان ئەڵێم من ژێرمۆی چێگەڵێم من دژێوەس مادەکە ئەگۆڕە بە زەرری خۆمانەشکایەوە دوایەوە عەرەبێک بێدانی پشتیوانی بکات لە قوتی هەرێمی کوردستان ئەنجام وزایەدا ئەکارچێکە ئەوەیە خەڵکەوەی ئەوە بینێت ڕۆکە بینە لە ئەعلامەوە بەڵام ئێوە چیتان کرد لێوە ئێوە ڕوویەکی ناشرینتان پیشانناوە کورتان بەڕاستی بەلاوازی پیشاننا من گرنگ نییە بەلامەوە یەکێتیە پارتیە نەوەی نوێیە هەژێزێکی سیاسی ئیسلامیە لە بەغدایە گرنگە بۆ من خیتابی کورد لە بەغدا چییە ئێمە ئەو خیتابە یەکگرتووەم کاکاوەژیان نەبینیوە کاک دەشتی منەوە خیتابم نەبینیوە لە بەغداد ئاین لە ڕاستیدا ئەوە بۆیە تینوێتی من ناشکێنێت
و ئەم لاوازیەش بەزەرەری زیانی ئەوەش وای نەکردو کە نەبوونی خیتابێکی کوردانەی حکوومەتی حکومڕانانە وەرە تۆ کاکزانە ئەو شەڕی هەتە لەناو پەرلەمانی کوردستانە بیکە باشە چی ئەەکەن بیکەن بەڵام کە ئەچنە بەغداد بێ بە خیتابێکی یەکگرتووە بچن ناڵم بیر و بۆ چوونی حیزبی جیاوازتان نەبێ بێگومان تۆ ئایدیایەکی جیاوازە هەیە تێبینی بۆ ژیان بۆ سیاست و بۆ ئابووری و بۆ ڕۆ کۆمەڵایەتیەکە و ئەوانە هەیە بەڵام کە تۆ ئەچیت شەڕێکی نەتەوایەتی و هەیە عیبەیەکی گەورەیە ئامادە نەبی شەڕ لەسەر قوتی فەرمانبەرەکانی خۆکە یان بۆ نمونە ینی پەرلەمانتاری بەغداد خۆم جۆم لێ بۆ لە کەناڵێکی دەسەڵاتەوە ئەڵێ داواکردنی پاشەکەوت یان گێڕانەوەی پاشەکەوت ئەمە نادەستوریە ینی زۆر کارەساتە لە کاتێکە ئەم واجبێتی ئەو شەڕە دەستوریە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکە بۆ منی فەرمانبەرکە بۆ توی هاوڵاتی بکە پەرلەمانتاری کورد بەڵێ ئەڵێ ئەمە نادەستوریە و زیان بە مەسەلەی کوردەگەێنێ و ئەمە دەستێکی دەرەکیە و ئەمە هاندانی فەرمانبەرانە لە هەرێم ئەمە وانیە لە ڕاستیدا ئەمە چیمان پیشان باشە کاکەوەرەوەی کە لە سەرەتای پرسیارەکە گوتم مەسەل لەلایەک ئێمە قایمە معاشمان بۆ ڕناگەیەندرێت بەڵێ بۆ مانگانە بەڵام لە شەڵێن وڵا بەغدا شەڕینەتەوەی ینی دوژمنمانەوە واهیمەیە چییە هەر پەرلەمانتارێک لە بەغدا بی و تارەکەکە و موچەی مانگی پێنجستان ناوە واجارە لەسەر پاشەکەوت ڕێناکەون ئەوە موچەی مانگی شەژەیان باشە کاکە ئەوە من قەرار بوو هەموو 25 مانگێ وەریگرم ئەوە هەر چەند یەک دوو مانگ وازان بڕی کرد ئیتر چەند ڕۆژێک چۆ سەری ئەمە پێمانەڵ ینی نخبەی سیاسی لە وڵاتی ئێمە خەڵکی باشمان هەیە خەڵکی ئەکادمی باشمان هەیە بەڵام بەداخەوە ئەو خەڵکانەی کە پەیامێکی خۆبەرە پێشەوە لە ئاسەرکردایەتی سیاسی کورد و لە ئاس حیزبە باڵەکان باڵەدەستەکان نابن ئەمانە زیاتر لە پێناو ئافرینێکی حیزبیە ڕوە خراپەکەی کورد پیشانی ئەم کەسانەی سەرەوە نایەن هەمیشە وەکو شەڕێکی نەتەوایەتی ینی بۆ نمونێ ئێستا جەنابی کاکاوە لەگەڵ کاک دەشتیا باسییان لەو مافە دەستوریانە منیش لەگەڵیانم تەواوە فعلەن لە ڕووی دەستوریەوە ئێمە زۆر مافمان پێشێل کراوە شەڕێکی گەورەمان لە بەردەمەوە ڕەنگە عێراقی ئەمڕۆ عێراقی 2003 و 2005 نییە بەتەچیت هەتا ئەو نەوەی کە ئێستا حکمی عێراقەکە ئەو نەوەیە نییە کە لە سەردەمی جەنابی مام جەلال و ئەو برادرانی سەردەمی کاک نەوشیروان و ئەوانەی کە عێراقیانە بەر مەجلیسی حکم هەتا نەوەکە جیاوازە بەڵام بۆ دیوەکەی تر نەبینین ئەی ئێمە وەکو کورد چیمان کرد ئەی ئێمە چ ڕۆژێک بە خیتابێکی یەکگرتووی سیاسی چوینە بەغداد هەر نمونەیەکم باتێ نمونە ینی کەرکووک منە کە زۆر ئازارمەدا بۆ پارێزگارەکەی هەتا ئێستا لای عەرەبە هەتا ئەو کاتەی ئەنجومەنی پارێزگا حلکرا ئەی بۆ نەتانتوانی کۆبنەوە خۆ زۆرینە کورد بوو خۆی توانی پارێزگار ماڵوێرانەکە لە خۆمان ماڵوێرانەکە لە خۆمانێ پەنجاب خەنە سەبرینەکان بۆ ئەوەی ئەم هەڵە سیاسیانە لە ژیانی تاچی کورد و لە ژیانی سیاسی خەڵکی هەرێمی کوردستانە ڕوونە و قوارەی هەرێمی کوردستان بەوە لاواز نابێت فەرمانبەرێک پارچەم قەبایەکی بەدەستێوە بەڵێ بۆ جێڕانەوەی پاشەکەوتی موچە بەڕاستی قواری هەرێم بەمە ناکەوێتە مەترسیەوە قوارەی هەرێم بەو ناتەبایە سیاسیە ئەکەوێتە مەترسیەوە کە لە بەغدا بەڕاستی ئەو سیناریۆ ناشرینانەی ئەمان بینی بەڕاستی من وەکو کوردێک شەرم مەکرد لە چی لەوەی بەڕاستی بۆ نمونانی کاتێک تۆ خاڵێک چەسپێنراوە بازە جێڕانەوەی پاشەکەوت دەکات تۆی ئەم خاڵە خەتی سوورانی ئەزانی لە ڕوە سیاسیەکەیەوە لە ڕوە ئینسانیەکەیەوە لە ڕووی مرۆڤاتیەکەەوە زۆر ناشرینە تۆ بە سەرۆکی حەشدی شعبی بێتن کۆبوونەوەیەکەوە بە جافی سوور خەت با لە داواکاریە کە ئەمە ماف و ئەم مافە زەوت کراوە قبوڵی بێ لە ناو کۆبوونەوەکبی خەتێکی سوور بەسەر مافێکی بەشێکی گرنگی خەڵکی هەرێمی کوردستانە بێکە نزیکەی 700,000 فەرمانبەرە کە بە فعلی فەرمانبەرە قبوڵی بێ بەڵام بێ مادەی کە پێشکەشکەیتوانێت کە سوور بزانی جێبەجێ ناکرێت ئایبەیەکی سیاسی گەورەیە تۆ داوای لە سایە دەو کردووەڵێ وەڵام من داوامان کردو هەموو پاشەکەوت بژێڕێتەوە ئەمە شتێکی نامەنتەقیە ئەم یاریکردنە بە خەڵکم ڕۆتێگا بەڵە خەڵک تێگا خەڵک خوێنەوەی بۆ شتەکانیە من پێم خۆش بوو ینی شەڕێکی نەتەوەی جوان مەدەنیانە لە بەغداد بکرایەوە من شانازیم بە هەموو پەرلەمانتارەکان کردا بە بێت جیاوازی بەڵام ئێستا گرنگە بۆ من پرسە بۆ من تێبگەم ینی ئەمە چییە شەڕی نەتەوایەتێک ئەمە چییە ویستی حیزبی هەیە ئەمە چییە شەڕی بنەماڵەکە ئەمە شەڕی تاکلایەنەکە ئەی بەڕاستی ئەمانە بۆ خەڵکی ئاسایی ژەمە دەرەکەوێت هیوادارم قواری هەرێم لەوە زیاتر لاواز نەکرێت چونکە ئاماژەکان هەمووی لە ڕووە نێودەوڵەتیەکانەوە لە ڕووی ئازادی تاکەوە لە ڕووی دادگاکانەوە کە 1001 پرسیار لەسەر دادگاکانەیە ئەگەر دوایی مەجال هەبوو شەڵا قسەی لەسەرەکە کاکاوە کەواتە ئێمە برینەکە خۆمان
ینی زیاتر کولان دومانەتەوە زیاتر خوێنمان لێناوە زیاتر گەورەمان کردو کاک ماوسە بەرهەمەڵێ لێرە ئێمە کۆمەڵێک نمونەی هێناوە ئەکی گوێبیستی بووین ئەین گوێر لێ بوو کە باسی ئەوە کە ئێمە لە مەسلەی ڕیفرانتۆمە لە مەسلەی ئابووری سەر بخوا حتا لە مەسلەی بودجەیە ئێمە زۆر دژی خۆمانین خیتابی چێگرتو کوردیمانێت تەنانەت لە کەرکووکیشە کاکاوە بەڵێ باش مامۆساگیان جناب باسی کەرکووکت کرد کاک ستران عەبدوڵڵا شتێکی وت من هیچ کۆمنتێک نادەم تەنها یەک شتێک ئەڵێم دوو کۆمنتێکە خەمە ڕوو ینی بۆچی لیستی برایەتی مەسەن پارێزگاری پێدانەندرا یا مەسەن بۆ ئێمە تێبینیمانە سەر ئەشخاصە بوو ئەگەڕێنە بۆ دوو کۆمنتەکان من دوو کۆمنتێکم لە بەردەسە کە واژۆی بەڕێز سەرۆکی لیستی برایەتی مامۆستا محەممەد کەمالە و زایدەن هەواڵان و برادرانی ئەنجومەن و زایدەن ناوێک پێم خۆشە لای خۆتان بینوسنە و ناوە زۆ گرنگە کاک بابەکر سیدیق لە 2/4/2017 ئەمە دوو کۆمنتە مەحزرێکە کە داوا ئەکات مادەی 140 جێبەجێ بکرێت دادگای اتحادی هەڵسە بە ئیشەکەی خۆی ئەمە کورد یەکگرتوو لێرە ئابینین بەداخەوە ئەنێ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هاتە پێشەوە من کاک زانە ئەمڕۆ تۆ تۆزە ماندووەکەم هەبی یارمەتیم دەی لە دەسەواژە عەرەبیەکان من کاتەکەم محدودە کاتی من محدودە ئەجینا مشکلەم نییە من هین ناکەم هیچ بتم هیچ شرۆڤێکی سیاسی ناکەم بەس دی کۆمنتێک باسی کەرکووک کرا و باسی ئەو بابەتە بۆچی ئەمە نەکرا مەسەن بۆ ئەم بابەتە نەهاتە پێشەوە لە پاراگرافی ئاخرێت مەسە مەوزوع ئەمە نووسراوێکی دەوڵەتی بڵێن ئەوەی کە لە مەسئولی مەکتەبی مەسئول مەکتەبی کەرکووکە مادەی 140 واتە ئەو کەسە بەرپرسە کە لە مادەی 140 پارێزەری بوو هەڵدا بۆ چارەسەرکردنی تەبەن نووسراوەکان لەکوێ دەست پێەکە بە ژمارە 4619 28 ژمارە 5234 لە 24/4 5894 لە 26/6 5670 لە 29/5 و ئاخر نووسراوی 29 تەبەن با چییەکە ئەمە کاک زانە ئەمە ئەو برایە کە مەسئولی مەکتەبە ڕێگا ئەدا بەوەی کە لە نەتەوەی عەرەب ئەڵێ ئەوانە لەبارن بۆ گواستنەوەی تەنوینی لە ئیلا محافظە کەرکووک حەسب قەواعیم واتە ئەو ناوانە 100 ئەوە 500 دانە عەرەبی کە خۆمان مەسئولی مەکتەبی محافظ بەشێک ئیجازەم کەرکووک بەشێکە بەسەر کۆی گشتی باسەکە لەسەر قواری هەرێمی کوردستانە بەڵێ تۆ گە پشتێڵەوە مەسەن بۆچی دەچەمان دەست ناکەوێت منی کەرکووکی بەسم ئیجازەم بر ئەزان من بۆ منی کەرکووکی ئەمە مەسەڵێت وشەی خیانەت بۆ بەکاردێنی هێنانی عەرەب بۆ شاری کەرکووک بەم شێوەیە بەم ناوانە بەم دیکۆمنتە من چی ناوێکی لێ بنێم عنی بڵێم چی پێی بەس وەرە خۆتان خەڵکی کوردستان ئەوە ئیمزاکانە ئەوە ناوەکانە ئەوە دیکۆمنتەکانە هەمووشی ناو بە ناو تەمەن من دوای شڵا بە بیدێ بۆ جەناب تێرم دقە بە دقە ناو بە ناوکە هاتووە داخلی کەرکووک کراوە لە دوای ئەحداسیەتی 16 ئۆکتۆبەر باش ئێمە باسی خەڵکمان کرد من ئەمە یان بە نەسیحەت وەربگرن یان بە ئامۆژگاریان بە دڵسۆزی بە ئارەزوی خۆتان چۆن وەریەگرن بۆی کە بچین سەر بابەتی قەواری هەرێمی کوردستان بە خودای ئیمڕۆ هاتوومە کەرکووکیانە بیرکەمەوە تا کوردایەتیم لە پێش هەموو شتەکان چوو بینیم کە چۆن وەک ساحەی تۆپێن سێرەکەی لە 30/4/2014 هەڵبژاردن کرا لە شاری کەرکووک بەندەی مخلصش ئەوم پێ بڕاکە وەکو کیانی سیاسی بەشدار بوو دوای بیرکاریمان کرد لە 2014 بەشدار بووین تەبەن لە 2014 یەکێتی نیشتمانی کوردستان 210,000 دەنگی هێنا کە دەکاتە ڕێژەی لە 175 دەنگی کورد لە هەمان هەڵبژاردن پارتی دیموکراتی کوردستان لە 190 دەنگەکانی هێنا واتە دەنگی کورد لە 190 بەراوردێکی کورد بزانێمە چیمان کردووە لەکوێین ئەمە کێشەکان بابەتە زاتەکان وەکو جەناب داماژەی پێکرد هەڵوێستەی لەسەرکەی لە هەڵبژاردننی دەی 2021 یەکێتی نیشتمانی کوردستان بە دەنگی سەربەخۆکان 82,000 دەنگ دێنێ کە دەکاتە لە ڕێژەی 40% دەنگی کورد لە شاری کەرکووک کە یەکەتی نیشتمانی کوردستان 150,000 دەنگ لە دەست دەدا ئەوە من ناچمە سەر شورەوە وتم بە دڵسۆزی وەری بگرن پارتی لە هەمان هەڵبژاردن 50,000 دەنگ دێنێ کە دەکاتە لە 130 دەنگی کورد واتە بە هەردوو پارتی سیاسی کە ئێستا لەوانەیە بەشی لە کەوادرەکان وا بیرکەن و هەموو ئۆباڵەکە بخەن بە هەردوو پارتی سیاسی ناگاتە 175 پێشووتر ئەمە لێرە بێ هەڵوێستە بکەین بەواتەوەی کە گرنگە من داتام خسە ڕوو ئەرقام و ژمارەیە هەمووشی بە دیکۆمنت لە بەردەستی منایە کێشەی ئێمە ڕاستە کێشەی شوناس هەیە بابەتە زاتیەکان زۆر لە خۆمان گەورەتر دەکەینەوە ئێمە دەوێت بزانین دادگای اتحادی وەکو کاکە دەشتی ئاماژەی پێکرد بووە باوک لە مناڵ گەورەتر بێ دەزانی دادگای اتحادی کە لێ عێراقایە دادگای فدراڵی
ئێستا وەکوەیە لە باوک لە ئەولاد گەورەتر بێت چون دەسوول لە 2005 بووە ئەم لە یاسای ژمارە سی ئیدارەی کاتی و کاتێ بریمەر کە هاتووە ئاماژەی پێکاوە من دیکۆمەتی لە بەدەستمە هەر باوک لە منداڵ نە ببوورە من چاکێکم ببوورە بۆ من چاکێتەوە ببوورە مناڵ لە باو گەورەتر دەرچوە دەست خۆش زۆر سپاس بۆ ڕاستکردنەوە بەواتە گەورەبوونی مناڵە باوک چیوە گەێنێ واتە دادگایەکی اتحادی دەستوری بە یاسایەکی کاتێک بە شێوازی تەعاملەکە بە شێوەیە کارەکە کە ئەمڕۆ من هەست بە غوب نەکەم هەست بە واکەم کە ئەو بابەتە ناتوانێت خزمەتی پرۆسەی وەکو شۆڕ شەیلول یان شۆڕژی پێشتر دەما و دیموکراسیت بۆ عێراق و مافی چارەنووس بۆ گەلی کوردستان بۆیە کاکە زانە ئەم مناڵ گەورەتر لە باوکە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بۆتە گفتوگۆ لەسەر ئێمە یاساکان لە بەرژەوەندی عێراقێکی ملایم و ئارام بەرکار نییە عێراق من ناڵێم ئەوە شەقامی کوردستان ئاگدارە وەرە تۆ دەسڵات و بۆ نمە سوڵەتاتی دەوڵەتی عێراقی سێرکە سیادەکەی سێرکە ئەمە کێشە بۆ ئێمە ململانیە دەکرێمە بەهێمنانە من ئەو پرسیارم لە مامۆستا بەرهەم کرد خوا لە جەنابیشن ئێمە بێ خۆمان یەکلاکەینەوە یان ئەوە تا لە ململانەیە چینەتەوەی بین و خۆمان ڕێخین و بڵێن کاکەمە شەڕێکە و فەرمەوە گەر سەمونێکمان هەیە کەینە دوو پارچەوەی خۆین یانیش ناکرێ ئەمە لەلایەک بڵین خەڵکی کوردستان ئەمە بەغدایە ئەمە شۆڤێنینەوەیە کەچی قایمەی موچەمان بە بێ بەغدا بۆ ڕناکەێنرێ بەغداوە موچەی مانجی شەشە داشتایمە جەژنی قوربانە کەس نازانێ فەرمان بەر موچەی مانجی پێنجکەی وەرەگرێ کەی وەری ناگرێ 400 ملیار هاتووە لە بانک خەوی لێکەوتووە بەتەمان یەک شەمە موچەی وەزارەتی تەندروستی بدەن ینی ئەمانە پرسیارن لای خەڵک خەڵکی ژیانیوێ کاکاوە خەڵک ئەم دروشمانەی ناوێ واللهی ئێستا کە خەڵک گوێی لە من گرتووە خانە نشینێک بێت پێشمەرگەی دێرینی پارتیەکێتی هەر کەسێکە ئیسلامیە لە ماڵەوە ئێستا بە بێتاقەتی گوێی لە من تۆ گرتووە باسی دەق و مادە و دەستور بەخوا پولێک نانێ بۆ ئەو معاشەکەی ئەوێ ئەو یەک ریزی ئەوێ ئەو ئێوێ حەقی نییە محافظی کەرکک چێت مادەی 140 ئەوێ کورد بێ ئەو ئێوێ لە بەغدا شەڕێکت بۆ بکە پارە بێ ئەمە بەستم ئەوەیە ینی شتێک کە تۆ ئەڵی دەزە سەبریندانێم و کەرکوچیانە قساکەم ئەمە ئەوم پێ بڵێ بەڕاستی ئێمە بێ خۆمان یەکلاکەینەوە یانەوە تا شەڕی بەغدا بکەین و بڵێن خەڵچینەوە تا سەمونێکمانێ بکەینە دوو پارچە یانەوە نییە دەستێکمان ئاوایە و دەستێکیشمان ئاوا ینی بەڕاستی بۆ چوونی بەڕێزت بەس بە کوتی پێ وایە من مەمنونە بڵێ من ڕێم وایە خاک بخۆین بەڵام چاومە دەستی بێگانە نەبێ ئەنوەکو کوردێوای چووکە بۆ معاشی هەشتێکی شعبی یان جێشێکی عێراقی ملیۆن و نیوەکە معاشی برا پێشمەرگەیەک 520,000 ئەمە بۆ ئەمە بێنەبێچێتی و پارتی کاکاوە بۆ مەسەلەن جەنابەت پارتیت بۆ لێکێتی پارسی کاکە کێشەی کورد کێشەی پارتیوەکێتی نییە من ئاماژەم بە جەنابەتدا ینی کێشەی پارتیوەکێتی نییە پاداشی خەڵکش بۆ دەنگدان بنزانیومە من ئەڵێم دەبێت دەست بگرین بە شناسە کوردایەتێکی خۆمانەوە ئەمە زۆ گرنگە و من پێتەڵێم تۆ بیلۆ مەکرۆ بەغدا چاوی لەوە بێکە مەسەن چاو لەوە بێکە بەغدا هاوکاری تۆ بە یارمەتی دەری تۆ بێ ناوە تەواو بووە منتەهی بووە من بە جەنابەت دەڵێم لەو 3 ساڵی بودجەی کەڵی لە یەکشەمم پارەکە دێ ئەوەندە تەعقیدات دانێن ئەوەندە ینی دەیکەن ئەوەی ئەو دەیوێ بێ ئەو جێبەجێ بکرێ یان ئەوەیە ئێمە دەبێ هەڵوێستێکی جددی بکەین لەسەر مەوزوعەکان بوەستین لەسەر ئەوەی کە ئێمە من بۆ خودی خۆم ئەوە ڕێی منە لەم عێراقی عەرەبیە هیچ کورد هیچ شتێک نییە کورد حاصل مەحسوول دەستیکەوێ لە نەتیجەیە تەنها ئەوەندێ بین سەر بابەتە زاتیەکانی خۆمان ئێمە لە چواردەوری سەرۆکی هەرێمی کوردستان کۆبینەوە دەستگاکانمان و بە تایبەتی پرۆسی دیموکراسی لە کوردستان نابێ شتێ بکەین کە گلەیی بێتە سەری وەجێ علامەتی پرسیاری لەسەر دروست و بەڕاستی ئەم پرسیارشم زۆر بەلا پێم خۆشە بیکەم بۆ بیڵێم ئەمە دەبێ ئەم پرسیارە لەلایەن سیاسی بکەین پارتی سیاسی نابێت لە هەڵبژاردن بترسێ و بە نابێت تەعن بکرێن بۆی کە من لە هەڵبژاردن خۆمانە دزینەوە نەتیجەی هەڵبژاردن وازوح و دیارە خەڵکی کوردستانیش خەڵکی هۆشیارە خەڵکی مە تەنها موچە نییە بۆ بژێویشیانی کاکە گزانە تۆ بنیەی تحتیت خەریکە تدمیرەکەن دەست سەر بۆخۆی ئابووری لە نەوتەوە سەر بەخۆی ئابووری لە دەسڵاتەکانتەوە بۆیە پێویستە هەموو وای لەوە کرد کاکاوە چێ پاسیدایە بەغدا ئەمەوە بنیەی تحتی وێرانکە خۆمان نەبووین ئەوەی کە ئەزان چی بەرەیەکە من دەیڵێم لەناو هەموو حزابی سیاسی تەمەەن ئامانجیانێ بەڵام بەرەیەکەیە لەناو کوردستان ئەنییان تاقمێکی لەناو کوردستان دەچێت 12 مانگ ڕێکەوتنەکە لە ڕەشاد نەگوناحی یەکێتی و نەگوناحی پارتیە بۆ دەبینین مەسەن لە دوای وەکو کاک دەشتی ئاماژێ پێکرد لە دوای خوالێ خۆش بوو جەنابی مام جەلال بینیمان نەک پەرتەوازی لە کوردستان شوێنی بەتاڵ بوو لەناو حزبەکەی خۆشی بینیمان چی پەرتەوازی باش بۆیە ئەم بابەتە گرنگە ئێمە لەسەر مؤسساتی خۆمان و بەهێزکردنی دەستگاکانی خۆمان بە تایبەتی چاکسازی کاکزانە هەڵوێستی لەسەرکە بەڵێ دەستخۆش کاک دەشتی
ینی بۆچی دەست لە سەبرینەکان دانانین وەکو گوتم لەگەڵ کاکاوەش بەخوا خەڵک مادە و یاساوانەی ناوێ خەڵک ئەوەیە ژیانی ڕێخەیتەوە و ژیانیش ئەوەیە کە ئەیبینی چۆن ئەم مۆزوعانە چارەسەر بکرێ و ئینجا خەڵک تیار بکرێ بۆ شەڕێکی نەتەوەی و دیفاعکردن لە قەواری هەرێمی کوردستان. کاک دەشتی کاک دەشتی باش کاک بەرەم ینی مامۆستا بەرەم کەواتە ئەمە چارەسەر چییە بۆ ئەوی کەمە بتوانین چیتر بە دوای ئەو جەدە لە ماندووکەرەوە نەبین شەڕی پۆست بکەین شەڕی پارە بکەین شەڕی خۆجێگیر کردکرێت لە بەغدا بە خەڵکی بڵێن بەخواوە دوژمنمانە بەڕاستی جەنابێ ئاماژە جوان پێەیە بە کۆمەڵی بابەت یعنی ئێمە یەکێ لە کێشە سەرێکەکانمانەوەیە خۆمانە دزینەوە لە بەرپرسیارەتی کاتێک کە تۆ وەکو هێزی پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکی حکومەت لای ئەوە بتێو نەتوێ بەرپرسیارەتی گەورەشی لەسەر شانە بەڵام کاتێک کە تۆ قسە و باسی خەڵکێک لە دەرەوەی ئەم هێزە سیاسیە هەندێک جار بە خیانەت هەندێک جار بە تەوژمێکی جیاواز لە خۆ سیر بکەی کارەساتەکە لێرەوە دەست پێەکات بۆ چونکە تۆ کە لە کاتێکە بابەتی کورد بکەوێتە مەترسیەوە مادەیەکی کورد لە بەحساب لە مەسلحەتی کونێمداوای یەکدەنجی و کۆبوونەوە لە دەوری سەرۆکی هەرێم بکەیت بەڵام ئەو کاتەی کە تاچی کورد و حیزبی سیاسی کورد ئانی تەحەداکەم یەک وەزیری دارایی کە کاتی خۆی پارتیش بوو بێ و یەکێتیش وە گۆڕانیش بوو بێ هەچ کەسێ وەزیری دارایی بوو بێ ئاگاداری مەلەفی نەوت بێت ئەمە کارەساتە تۆ لە وڵاتێکە ببوورە لە هەرێمێکا بشی بە دامەزراوەیی نەکرابێت تۆ من یەکێک لە سەرۆکی حیزب سیاسەکانم ئێوارە شتێکم خوێنەوە ئەڵێ خۆتان ئامادە بکەن بۆ شەڕ ئەزانی من گاڵتەی تەواویشم بۆ قسەیە نایە بەڕاستی لەگەڵ ڕێزمە من کە لە ژێر ئابووری سربەخۆیە بەسکێ تێر و بەدوان برسی چۆن خۆم ئاماداکەم بۆ شەڕێک کە دەستکەوتەکەی بۆ من نەبوو دەستکەوتەکەی بۆ مناڵی کۆمەڵێ بنەماڵە و کۆمەڵێ بەرپرس بوو کە بە بەرچاومە بە سیاری بەرز و بە کۆپتێرە چن بۆ مناسەبەکان ئازانی چی منەوە شەڕە ناکەم ئەیتن تۆ ناومەنەی خیانەتکار نانیشتیمانی چیم ناوەنی بینە کەیفی خۆتە تۆ هەستە و لە منە نەچانوە تۆ واو لە من نەکرد کە لە ژێر ئابووری سربەخۆیە من بەحەسێمەوانێ ماڵ و مناڵەکەم بە ژیانێکی شەرەفمەندانەی هەبێ ئەزانی کە تۆ ئەوە بۆ من نەکەی ئەمنیژە شەڕە بۆ تۆ ناکەم چکە ئەزانم ئەوە شەڕی من نییە کە لە ئەساسدا شەڕی کووردە ڕاستە بەڵام من ئەو شەڕە ناکەم بەڕاستی من کاتێک کە ئەبینم کاتێکە بینم تاچی کورد هەڵەسێ لێرەوە چێ بۆ دادگای فیدرالی شکا دەکا بەسەر دادگاکانی خۆیان بازەدا و تێ ئەگەم لەوەی کە ئەم دادگایانە بە حیزبی کراوە لە هەرێمی کوردستانە و مۆنۆپۆل کراوە لە نام هێزە سیاسیانەوە کاکە حورمەت بۆ دادگانەما حورمەت بۆ منی هاوڵاتیش نەماوە بۆ یەچم پەنابم بۆ دادگای فیدرالی جا تۆ دوایی ناوێنەی دادگایە سەر بە بەحسە و لە دادگای حیزبی بەعس و سەوری عەرەبی نازانم چی ئەم شتانە بۆ من پولێکی قەڵب نایانێ من لەم تەجروبانە ئیسفادەم نەکرد من نێوماڵێکی کوردم نەبینی لە کە کاتی ڕووە کاتە بەقا تا پشت ئەستور بن پێی بۆیە ئەمانە شتگەلێکن کە تاچی کورد هەمیشە قسەی لەسەر هەیە و تاچی کورد پێی وایە کە ئەبینێت ئازادی ڕادەربرین لە هەرێم چۆنەکە بینێت چەندین ساڵە خەڵکێک هاونیشتیمانەکە خۆی لە سجن نایە لەسەر کۆمنتێک بەڕاستی ئەمە جێگای پرسیارە زۆر باشە ئەوەندە کاتێمەوە بڵین کاک دەشتی بۆ زۆر مامۆستا کاک دەشتی ینی وەکو وتبار ینی پەنجە لەسەر برینەکان دابدرێت نەوەکو ئێستا وەکو مامۆستا بەرهەمیش باسی کرد و پرسیاریشم لە کاکاوە کرد خەڵک ئەو ڕۆموچەیەوێت ژیانیوێت ئەو مامۆستا بەرهەمە لێرە ئەڵێ کوڕی بەرپرس بە کۆپتەر بچێتە مناسەبات و بە ئاهای لای ڤژی و منیش نتوانم موچە ئامادەکاری بۆ جەژنی قوربان بکەم بە لە قەلق موچەیەک بێت چی لەو قەوارێ بکەم بۆ چوونی بەڕێستا هەرچەندە دوو بابەتە تێکەڵ ناکرێت بەڵام ئەو دیدیان تێکەڵ کردووە بفەرموو کاک دەشتی جۆم لە هین نابێ کاک زانە جام پرسیارەکان بۆ خۆی ناگەن لە ڕاستێ جۆم لە گفتوگۆی برادرانیش نییە لە ڕاستیە سەوت زۆر خراپە لای من گوێ لە دەنجی منە پرسیارەکەی منە بەڵێ بفەرموو کاک دەشتی گوێ لە پرسیارەکەی من بوو کاک دەشتی ئەلو کاک زانە دەنجی تۆ ناکات بەڵێ پرسیارەکە ئەوەیە برینە سەختەکان چین برینی هاوڵاتی چییە بۆ هاوڵاتی بێ ئینتیما بووە بە کورتی
بەڵێ کاک زاناجان من وەک ئاماژەم پێدا لە ڕاستیە زۆر خراپ پرسیارەکان دەگاتە لای من و سەوتەکان زۆر پسڕە ئەنی ئاگداری گفتوگۆی برادرانی ژنیم بەڕاستی بەڵام ئەوەندە تێگەیشتم لە کۆتاییەکەیە پرسیار لەسەر ئەوە دەکەی کە بۆچی ئینتیمای خەڵک لاواز بوو بۆچی خەڵک هێندە پەرۆژ نییە بۆ لاوازبوونی قوارەی هەرێم لە ڕاستی هەرێمی کوردستان لە ساڵی 1990ەوە خاوەنی حکمی خۆجێینە تا 2003 ڕەنگە موبەڕیرێکە بوو بێ بەوەی کە ئەزمونونەکە ساوایەوە پاڵ پشتێکی دەولی و یاسایی نییە بەڵام دوایەوەی کە هەرێمی کوردستان دوای ئازادبوونی عێراق جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستان چوارچێوەیەکی یاسای و قانونی وەرگرت و بۆ خاوەنی شخصێتێکی نیمچە دەولی و هەروەها لەگەڵەوەشە 17 بودجەی عێراقی هەبووە و کۆمەڵێک ئێستحقاقاتێکی هەبووە بەڵام ئێستا گەیشتوتینە دۆخێک کە هەرێمی کوردستان و تاک لە هەرێمی کوردستاندا هێندە پەرۆشی مەسلەی قوارەی هەرێم و مەسلەی لاوازبوونی پێگەی هەرێمی کوردستان وەمانە نییە بێگومانەمە دەرەنجامی خۆی هەیە ئەمە پەیوەندیدارە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیە نەیتوانیوە پێشە شتێک ژیانێکی شەرەفمەندانە و ژیانێکی خۆشگوزەران بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە بکات دابین بکات من بابەتێک بە نمونە دێنمەوە کە پەیوەندیدار بۆ بە پێی توێژینەوەیە کە کراوە مەسلەی سربەخۆیینەوە جیا لە زیانە اقتصادیەکانی بە هەرێمی کوردستان و بە هاوڵاتیان و بە مەسلەی ڕاگررتنی پرۆژەکان و ئەمانەوە دەڵێ هۆکارێکی زۆر سەرەکی بووە بۆ لاوازبوونی ئینتیمای نیشتیمانی تاکی کورد بە حکمی ئەوەی لە ماوەی پەیڕەوکردنی ئەو سیاسەتە خەڵکی کوردستان لە ڕووی داراییەوە تووشی چەنگ و سەڵەمەی زۆر بووە وەروها لە ڕووی داراییەوە بە شێوەیەکی بەرچاو لاواز بوو دەڵێمە بۆ مایەوەی کە ڕێژەی کەمی دەنگدەریش لە دوایین انتخابات پەیوەندیدار بووە بە مەسەلەوە بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کۆڵەگەی سەرەکی بەهێزبوونی قوارەی هەرێمن بەهێزبوونی ئەم کۆڵەکەیەش بەڕاستی بۆ دەکرێت کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێەوە ئەم حکوومەتە شەفاف بێ لە ئاز دابینکردنی ماف و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان ئەجینا هەر ئەم خەڵکە بووە کە لە ڕابردوودا بە خوێنی خۆی بە ماندووبوونی خۆی بە هەوڵی خۆی سەری بۆ داگیرکەراندانە چەواندووە واروها بۆتە مای ئازادکردنی وڵاتەمان بۆی وەک لە ڕابردوشدا ئاماژەم پێدا پێشە شتێک بەڕاستی هەرێمی کوردستان و ئەوانەی کە زۆر قسە لە سەقەواری هەرێمی کوردستان و لاوازبوونی پێگەری کوردستان دەکەن با بگەڕێنەوە خەڵکی کوردستان ئاشکەنەوە و کێشەکانی هەرێمی کوردستان چارە سەرکەن و لەگەڵەوەشە هەوڵ بدەن بە یەکگرتووی بچن لە بەغدا داوای ماپەڕەواکانی میلەتەکەمان بکەن و هەر کاتێک کە باس لە یەکگرتوویش دەکەین بەڕاستی یەکگرتووی وەگەوەی کە هەندێک لایەن پێیان وایە بەو مانایە نایە کە هەرچیان گوت ئەو لایەنانە لایەنەکانی تر ئەمە جێبەجێکەن پێویستە هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان و بە تایبەت ئەوەی کە لە هەمووی بەهێزترە لە وڵاتە بە حکمیەوەی کە زۆربەی دام و دەستگاکانی ئەم وڵاتی بەدەستی بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان دەبێت لە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان باقلێکی نەتەوەیانەتر و بەقلێکی کراوەتر هەوڵ بدە هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان کۆ بکاتەوە بەڵام من دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە نمونە دێنمەوە هەمومان ئاگدار بوون یەکێتی نیشتمانی کوردستان پێش هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بوو بە ئاڵا هەڵگری کۆکردنەوەی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بە نیەتی ئەوەی کە بە یەکریزی و یەکدەنجی بستنە بەغدا بە نیەتی ئەوەی هەوڵ بدەن ئەم جاریان بە یەکگرتووی هەوڵ بدەن کێشاڵ پەسێردراوەکانی ڕابردوو چارەسەر بکەن ئەوە بوو کۆبوونەوەی لەگەڵ سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کرد و بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان بەڵێ کاک دەشتی بەشیش پێکات بەڵام بینیمان لەپەر برادرانی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا جیابوونەوە لە وەفدەکەی ئێمە و چوونە پاڵ بەرەیەکەوە کە بەڕاستی باش بوو کە نەیانتوانی حکوومەت پێک بێنن بە ئەجینا هێندەی تر دۆخی هەرێمی کوردستان دەچوو ئاقارێکی خراپترەوە و هەروە قواری هەرێمی کوردستان هێندەی تر مەترسی دەکەوتە سەر هەڵبەت مەبەستم لە بەرەی سەدرریەکانە کە دەیانویست بەناوی حکوومەتی زۆرینەوە لەگەڵ سونەکان و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە باوەڕێن بە تەوافق نەبوو بۆ بۆرە کاتەکەم کۆتایی پێهات فریای دوا سەرنجش ناکەوم بۆ سپاس بۆ بەڕێز دەشتی عەبدوڕەحمان کادری پێشکەوتویەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز کاوە ئەحمەد کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێز بەرهەم مستەفا چالاگوانی سیاسی سپاس بۆ بەڕێستان
بە هیوایەوەی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێ و مقاوماتە نەتەوەیەکانیش بەهێزتر بکرێن لە پێناو پاراستنی بەرهەمی خوێنی شەهیدان و تێکۆ شەرەدێرینەکان. بەرنامەی ڕاهنمان پێشکەشکردن ئێوە ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەکە.